Belki bir gün işit mi, ifrit mi, eşet mi her neyse. فتحوڵڵا گولەن بێدەنگی شکاند لەسەر خۆپیشاندانەکانی کۆبانێ کە لە ماوەی پێشودا لە شار و شارۆچکەکانی باکووری کوردستان و تورکیا بەڕێوە چوون. گولەن کە بانگخوازێکی ئیسلامی تورکایە و ئێستا لە ئەمریکا دەژی لە گوتارێکیدا سەرنجەکانی خۆی خستە ڕوو لەسەر ئەو ڕووداوانەی کە لە کاتی خۆپیشاندانەکاندا ڕوویاندا و لە ئەنجامدا زیانی گیانی و ماڵیان لێکەوتەوە. بەڵام باسی لەوەش کرد کە کاردانەوەی کورد لە تورکیا لە ئەنجامی سەرکوتکردنیان بۆ لەلایەن دەسەڵاتیە وڵاتەوە. ئامۆژگاری لایەنگرانی خۆشی کرد کە دەست لە خزمەتکردنی باکووری کوردستان هەڵنەگرن تەنانەت ئەگەر ڕوبەڕووی هەڕەشەی کوشتنیش ببنەوە. Irkan onlarda ezilme duygusu uyarır. دانیشتوانی ئەو ناوچەیە هەست دەکەن لەسەر ئاستی نەتەوەی سەرکوت کراون. لە ئەنجامی ئەمەشدا کاردانەوەیەکیان بۆ دروست دەبێت بەرامبەر لایەنی سەرکوتکەر. لێرەدا ئەرکی سەرشانی ئێوە کردنەوەی ئامێستانە بە خۆشەویستی و بە نەرمی. تەنانەت ئەگەر خوێندنگاکانتان بسووتێنرێت، ئەگەر ئاگر بەر بدرێت لە بەشە ناوخۆیەکانتان، ئەگەر مامۆستاکانیشتان بکوژرێن، پێویستە لەسەرتان وەگەوەی هیچ ڕووی نەدابێت لەو ناوچەیە بمێننەوە. بە ئەرکی سەرشانی خۆتان هەستن، ئەوان برای ئێمن، دەبێت هەرچیەک بێت شان بە شانەوە بین لەگەڵیان. Fedakarane durup yapmaya çalışmak lazım. O insanlar bizim kardeşlerimiz. Mutlaka onların yanında olmak lazım. گولەن دانی بەوەشدانا کە تورکیا لە سەرەتاوە تێگەیشتنێکی ڕاستی نەبووە بۆ کێشەی کورد و ئەوە بووەتە هۆی ئەوەی کێشەکە هەتا بێت گەورەتر ببێت. Keşke o dert baştan keşfedilebilseydi. Üzerine balyoza gidilmeseydi. بریا لە سەرەتاوە تێگەیشتنێکی ڕاستمان هەبوایە بۆ ئەو کێشەیە. ڕێگەی داپۆلۆسین هەڵنەبژێردرایە. بریا گرنگی پێویست بە بوارەکانی پەروەردە و تەندروستی بدرایە. بریا پۆلیس بیتوانیایە سەر و ماڵی خەڵک بپارێزێت. Bir yönüyle hanelerin bekçisi haline gelseydi, mülkiyerler ona göre olsaydı. سەرباز بیتوانیایە باوەش بۆ هەموو کەس بکاتەوە. مامۆستایان باوەشیان بۆ خوێندکارەکانیان بکردایەتەوە و داوەڕەوەکانی دانیشتوانی ئەو ناوچەیە لە چوارچێوەیەکی ڕەوادا جێبەجێ بکرایە. وا بۆی دەچم ئەم کێشەیە هێندە گەورە نەدەبوو. لە کێشەکە تێنەگەشتین. نەمانتوانی بیر بکەینەوە و گوێشمان لەوانە نەگرت کە لی تێگەیشت بوون. بریای گوێیان بگرتایە. بەڵام لە بەرامبەر ڕاستیدا کەڕ بوون، کوێر بوون، بێدڵ بوون. ئەمە سمون بکمن عميون. فتحوڵڵا گولەن باسی لە ڕێکخراوی داعشیش کرد و بە خوێن ڕێژ و جەلاد ناوی بردن. Dün El-Kaide falan diyorlardı. دوێنێ بە ناوی ئەلقاعیدەوە ئەم ڕۆژ داعش لە پڕ هاتە پێشەوە. ئەگەر گوێ بۆ ئەو دەنگۆیانەش بگرین کە چێپشتگیریان دەکات، ئەوە دیارە لەکوێوە هاتوون. خوێن دەڕێژن، هەر یەکەیان جەلادێکن، هەر کەسێکیان هاتە ڕێ سەری دەبڕن. مەبەستیان ئەوەیە بچنە بەهەشت. ئەمە هەڵخەڵەتاندنێکی هێندە گەورەیە بەسە بۆ ئەوەی بەهۆی بیری زفتی ئەو گروپەوە ڕوویگەشی ئیسلام ڕەش بێت. فتحوڵڵا گولەن ڕابەری ڕۆحی بزوتنەوەی خزمەت یان جەماعەتە. ئەم بزوتنەوەیە بەڕاوتێکی ئاینی میان ڕەو ناسراوە کە خاوەنی هەزاران خوێندنگە و زانکۆ و نەخۆشخانە و دامەزراوەی خێرخوازی و بازرگانیە لە سەرتاسەری جیهاندا.